دەستگیرکردنی هاوڵاتیان و چالاکان و ڕۆژنامەنووسان لەسەر پۆستی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و نووسینی کۆمێنت و نامەی گروپچات پێی ناوەتا قۆناغێکی دیکەوە و کارگەیشتووەتە دەست بەسەرکردنی ئەفسەر و کەسانی پلە باڵای سەربا حزبەکانی دەسەڵاتیش. لە نوێترین پێشاتیشدا لەسەر بڵاوکردنەوەی پۆستێک لە ئەکاونتی تایبەتی خۆی کە داوای چاکسازی و گۆڕانکاری کردبوو، مقدم ئەرکان ڕەحمان ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستانی گەرمیان بۆ ماوەی 3 ڕۆژ لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستانی گەرمیانەوە بەبێ بڕیاری دادوار لە نێو بەڕێوەبەرایەتیەکەدا دەست بەسەر کرابوو. ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەری پۆلیسی دارستانی گەرمیانیش هەر یەکە و لای خۆیەوە دەست بەسەرکردنی ئەو ئەفسەرە دەخاتە ئەستۆی ئەوی دیکە. ئیداری گەرمیان لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت دەست بەسەرکردنی ئەو ئەفسەرە لەلایەن بەڕێوەبەری پۆلیسی دارستانی گەرمیان بووە. بەڕێوەبەرەکەش لە وەڵامدا دەڵێت من دەسەڵاتی ئەوەم نییە بەبێ ئەنجومەنی لێکۆڵینەوە ئەفسەرێک دەست بەسەر بکەم. دەشڵێت دەست بەسەرکردنی ئەو ئەفسەرە لەسەر پێشنیاری ئیداری گەرمیان و بە بڕیاری بریکاری وەزیری ناوخۆ بووە و بە ناڕاستە و خۆش فەرمانەکە بە نایاسایی وەسف دەکات. دیارە ئەو دەسڵاتی من نییە، من لەسەر فەرمانی بەڕێز بریکاری وەزیر و پێشنیاری بەڕێز سەرپەرشتیاری ئیداری گەرمیان ئەو کوڕەمان هێڵاوەتەوە لە دایرە و لەگەڵەوەیشە لەسەر بڕیاری بڕیاری ڕاستەوخی بەڕێز جەنابی سەرۆکی جەگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرە کاقوبات ئازاد کراوە و من بە بەردەوامی ئەوڕەنداوە قانون جێبەجێ بکەم و من دەسڵاتی من ئەوەنەیە کە بۆم دیاری کراوە، بەڵام لە هەردوو بڕیارەکە نووسراومان کردووە بۆ ئیدارەی گەرمیان و وێنەیەکمان داوە بە ڕێبەرایەتی دارستانی هەرێم بۆ ئەوەی کە ئەو قەزەیە هەیە و داوای دروستکردنی مجلس تحقیقیشمان کردو. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت لە کاتێکدا پۆستی ئەو ئەفسەرە پێشنیار و ڕەخنەیەکی حزبی بووە و هیچ مەترسیەکی لەسەر ئاسایشی گشتی دروست نەکردووە، دەبوایە وەکو کادرێکی حزب مامەڵی لەگەڵدا بکرایە، نەوەکو دام و دەستگاکانی حکوومەت بەکاربێنن بۆ لێپرسینەوە و سزادان لەو جۆرە بابەتانە. خۆی ئەمە هۆشداریەکە بۆی کە هەر کەسە بیرۆڕای جیاوازەر بڕێ ئیجراعاتی بەرامبەرەکرێت، چی دەستگای واتە دەستگای حکومی بۆ وەکو دەستگایەکی حزبی بەکارهێنێ، کارکتەرە حزبیەکان دوجار بۆ ڕازیکردنی ئەوانی کە ڕخنە لەو حزبانە لادای خۆیان نەگرن یان بیرۆڕایەکی جیاوازەرە بڕن سەیرەکەی ئیجراعاتیان لەگەڵاگرێ. ئەمە خەتەرێکی گەورەیە بۆی کە دادگاکان پێشێلکردنی دادگاکانە پێشێلکردنی سەروەری یاسایە. ئەم جۆرە ئیجراعاتانە پێویستە هەر کەسێک لەسەر لە ئاسی مەسئولیانی خۆیەوە ئەو وەزیفەی ئەو دەسەڵاتی کە هەیەی مامەڵی پێوە بکات، نەچێتە چوار دەرەوەی ئەو یاسایی کە بۆی دانراوە. بۆیە سەرنجام ڕەنگە ئەوەندەی خەتەر بێ بۆ سەر شخصیت و شخصیتی خۆی، چکە دوجار خەڵکێکی ئازادی خواست خەڵکێک کە چاودێری ئەم دۆخەیە قسە دەکات دوجار لەسەر شخصی خۆیەکە و سەرەکەی کەسێکی لەسەر ئەوە خۆی بێبەری دەکات لە کاتێکە ڕخنە لە سەروی ئەو گیراوە دێ ئەمەکو ناوەندێک ئەمەکە، بەڵام دوجار بەسەر خۆی ئاشکێتەوە هەموو کەسێکیش. بۆیە من پێم وایە هەر کەسێکەوە بکات سەرنجام بەسەر خۆی ئاشکێتەوە. دەستگیرکردن و ئازادکردن بە بڕیاری سەرپێیی بەرپرسان و بەبێ گەڕانەوە بۆ سکاڵا و لیژنی لێکۆڵینەوە و بڕیاری دادوەر پێشهادێکی مەترسیدارە و بەکەبکردنی تەواوەتی دەنگی ئازاد و نەهێشتنی کولتوری ڕەخنەگرتن دادەنرێت. نزیکە بەرپرسان و کەسانی پلەباڵا ڕەخنە لە هیچ کەسێک وەرنەگرن و هەرزوو سزا بۆ ڕەخنەگران دابنێن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.